باشە لەسەر بەرفراوانبوونی جەنگی ئیسرائیل لەگەڵ حەماس و چواردەوری خۆی وەک حیزبڵای لوبنانیش کە ئێستا هاتوونەتە نێو جەنگەکەەوە من نەمیوانێکم هەیە ئەمین محەممەد بەشیر شرۆڤەکاری سیاسی کە ڕاستەوخۆ لە بەیروتەوە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمانە بەڕێز بەشیر زۆر قسە لەسەرەوە کرا کە مەترسی هەیە ئەم جەنگەی کە لە نێوان ئیسرائیل و حەماس هەیە پەرە بسێنێت بۆ ناوچەکە بە شێوەیەکی گشتی و وڵاتانی دەوروبەریش بگرێتەوە. ئێستا خەریکە ئەمە ڕوادات مەترسی ئەمە چییە؟ یەکەم شت بەیانیتان باش سڵاو لە کوردستان 24 و بینەرانی بەڕێز بێگومان ئێمە لە دۆخێکی زۆر هەستیاردا دەژین، دۆخێک کە بەڕاستی ئێمە لە بەردەم هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمارداین لە ئەمریکا کە ئەمەش دۆخەکەی هێندەی دیکە ئالۆز کردووە، واتە لە دوو ڕۆژی داهاتوودا هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ئەمریکا بەڕێوە دەچێت. لەلایەکی دیکەوە ناتانیاهۆ خۆی دوورخستوەتەوە لە هەموو چارەسەرەکان، تەنانەت ناتانیاهۆ ئەو چارەسەرانش ڕەت دەکاتەوە کە ئەمریکا خستوێتە ڕوو. بەڕێز هەمووتان دەزانن کە ناتانیاهۆ دەیەوێت دەستکەوتی زیاتر بەدەست بهێنێت یاخود دەیەوێت مەرجەکانی خۆی بەسەر حیزبوڵادا بسەپێنێت. لە بەرامبەردا حیزبوڵای لوبنانیش خۆی وا دەبینێ کە ئێستا لە دۆخێکی هەراسان کەردایە، چونکە حیزبوڵا پێی وایە لەوە زیاتر ناتوانێت بچێدا پێشەوە، نایشتوانێت بگەڕێتەوە دواوە. حیزبوڵا ناتوانێت هەنگاو بەرەو پێشەوە بنێت و شەڕێکی گەورە دژی ئیسرائیل ڕابگەنێت، چونکە ئێران ڕێگە بەمان نادات. ئێران نایەوێت شەڕەکە فراوانتر بێت. لەلایەکی دیکەەوە حیزبوڵا بەبێ ئێران ناتوانێت بچێت ناو ئەم شەڕە گەورەیەوە. لەلایەکی دیکەشەوە ئێران نایەوێت ئەم شەڕە واتە شەڕی حیزبوڵا و ئیسرائیل بە شێوەیەکی زۆر گەورە فراوان بێت. بۆ نمونە ئەمریکاش نایەوێت شەڕی حیزبوڵا و ئیسرائیل فراوان بێت، چونکە ئەمریکا لە بەردەم هەڵبژاردننی سەرۆکایەتیدا ئێستا شەڕی غەزەی لە بەردەستدایە، نایەوێت شەڕێکی دیکە لە لوبنان هەڵبگرسێت. لەلایەکی دیکەوە ئێستا گفتوگۆکان بەردەوامن، بە تایبەتی گفتوگوی ئەتۆمی. ئێران نایەوێت ئەم گفتوگویانەی لێ تێک بچێت بە دروستکردنی شەڕێکی دیکە لە لوبنان. ئەوەی کە پەیوەستە بە حیزبوڵاوە، حیزبوڵا ئێستا ناتوانێت ئەم شەڕە فراوانتر بکات، چونکە ئەم شەڕە کاریگەری لەسەر دەبێت لە ناوخۆی لوبنانیش. ئێستا لوبنانیەکان پێیان وایە ئەگەر حیزبوڵا بیان باتە ناو شەڕێکی فراوانەوە هەرخۆیان زەرەر دەکەن. زۆر باشە، من لەسەر ئەمە پرسیارێکم هەیە بەڕێز بەشیر. ینی لە چەند ڕۆژی ڕابردووە کۆمەڵێک ڕوودا و لە ناو لوبنانە ڕوویاندار وەک تەقینەوەی و ئامێرانەی پەیجەر ئامێرەکانی هۆکی تۆکی و دواتریش بردومانی ئیسرائیل بۆ سەر کۆمەڵێک شوێن کە ئەو بە ناوی سەکۆکانی موشەچی حیزبوڵا ناوی هێناون، هەروەها کاردانەوەی حیزبوڵاش بەرامبەر بە ئیسرائیل وەک ئەمڕۆ سەر لە بەیانی بینراوە. ئەمانە کاریگەریان بە شێوەیەکی گشتی لەسەر کەشی لوبنان، ڕەوشی ژیانی خەڵک و ئەو بارودۆخەی ئێستا لەوێ دروست بۆ چییە؟ بێگومان ئەمە کاریگەری دەبێت لەسەر خاڵک. لە سەرەتای ئەم شەڕەوە ئەوە زۆر ڕوون بوو کە تەکنۆلۆژیا ڕۆڵێکی گەورە دەبینێت لەم شەڕەدا، حیزبوڵا ڕۆڵێکی گەورە دەبینێت لەم شەڕەدا. لەبەر ئەوە ئێستا لوبنان بووە بە مەیدانێکی کراوە بۆ ئیسرائیل و هێرش و موشەکەکانی. پێشتریش ئیسرائیل هێرشی کردبووە سەر دڵی لوبنان، هێرشی کردبووە سەر بەیروت، کۆمەڵێک شوێنی زۆر فراوانی بردومان کردبوو. ئێستا هیچ شوێنێکی لوبنان نەماوە نەبوو بێتە جێگەیەک بۆ هێرشی موشک و فڕۆکەکانی ئیسرائیل. ئێستا لوبنانیەکان لە دۆخێکی زۆر ترسناکدا دەژین، یاخود بەردەوام ترسدا دڵیاندایە، چونکە ئەو تەقینەوەی ڕووداوەکانی پەیجەر و ئامێرەکان ئەوەی دەرخستکە لوبنانیەکان ئێستا دۆخیان پارێزراو نییە. لوبنانیەکان لە ئامێرەکانی گیرفانیان دەترسن، لوبنانیەکان لەوە دەترسن کە ئەمە یەکەم هەنگاو بێت و هەنگاوی دیکەی بەدوادا بێت. ئێستا لوبنانیەکان لە ترسدا دەژین. ئێستا وایان لێ هاتووە بیر لەوە بکەنەوە کە ئیسرائیل
توانای هەیە هەر هاوڵاتێکی لوبنانی بکاتە ئامانج لەناو ماڵەکەشی خۆیدا جا ئەمە ئەندامی حیزبڵا بێت یاخۆت ئەندامی حیزبڵان نەبێت. ئێستا لوبنانەکان وا بیر دەکەنەوە کە کەوتونە دەژێر هەژمونی تەکنەلۆژی ئیسرائیلەوە یاخود وا دەزانن کە ئیسرائیل دەتوانێت هەر شوێنێکی بێت دەتوانێت بە ئامانجی بگرێت. ئێستا ئەم جۆرە لە ترس بڵاو بووەتەوە. لەلایەکی دیکەیشەوە هەموو ئەو زەویانی کە لوبنانەکانی تێدا دەژین ینی کراون بۆ هەرێرشێکی ئیسرائیل هیچ کەسێک نییە بەرگری لێ بکات لە باکوور و تا باشوور ئیسرائیل هێرشی دەکاتە سەر. زۆر باشە بەڕێز بەشیر وەک من پێشتر لە هەواڵەکانە ئاماژەم پێکرد کە هەریەکە لە ئەمریکا و ئوردون داوایان لە هاوڵاتیانی خۆیان کردووە لوبنان بەجێ بهێڵن. پێت وایە مەترسی لەمە گەورەتر هەیە کە ئێستا ڕوویەوە؟ بەڵێ ئەمە ڕوونە کە وڵاتانی بیانی کە هەوڵ دەدەن هاوڵاتیەکانیان لە لوبنان ببنە دەرەوە چونکە تەنانەت ئێستایش لوبنانیەکان خۆشیان بتوانن وڵاتەکەی خۆیان بەجێ دەهێڵن چونکە ئیسرائیل هەموو بنەماکانی شەڕی پێشێل کردووە هەموو یاساکانی خستووەتە ژێر پێیەوە هێرش دەکاتە سەر بنکەی سەربازی هێرش دەکاتە سەر قوڵایی لوبنان هێرش دەکاتە سەر تەنانەت ناوچە مەدەنی و سڤیلەکانیش. لەلایەکی دیکەوە بەم دوایانە ئەومان بینی کە بنەماکانی شەڕ لەلایەن ئیسرائیلەوە بە تەواوی پێشێل کراوە. ئیسرائیل حساب بۆ هیچ کەسێک ناکات و هیچ گرنگی بەڕای هیچ کەسێکیش نادات هەر شوێنێکی بوێت بردومانی دەکات. ئەمە ژوای لە باڵۆزخانەی وڵاتە بیانیەکان کردووە کە داوا لە هاوڵاتیەکانیان بکەن هەر چۆنێک بێت لوبنان بەجێ بهێڵن. ئەمە واتای چێواتە هیچ بستێک لە خاکی لوبنان پارێزراو نییە دەکرێت ڕۆژێک لە ڕۆژان یاخود کاژمێرێک ببێتە ئامانج بۆ هێرشی فڕۆکە و موشەکەکانی ئیسرائیل. هەروەکو پێشتریش ئاماژەم پێدا ڕەنگە حیزبوڵا هەندێک شت بکات بۆ وەڵامدانەوەی ئیسرائیل بەڵام ناتوانێت بچێتە شەڕێکی فراوانە چونکە ئێران ئەمەی ناوێت. ئێران ناوێت حیزبوڵا بچێتە شەڕێکی بەرەی فراوانەوە. هەر بۆیە ئیسرائیل لە ڕێگەی بردومانکردنی لوبنان و لە ڕێگەی سەرکوتنی حیزبوڵا هەوڵەدات دانیشتوانی باکوور بگێڕێتەوە ناوچەکانی خۆیان. زۆر باشە بەڕێز بەشیر ئەم بارودۆخە چەندێک کاریگەری لە ڕووی ئابووریەوە لەسەر لوبنانە بێت بە تایبەتی ئێمە زانین لوبنان وڵاتێکی گەشتیاریە. گومانی چیزانە کومانی تێدا نییە کە ئەم دۆخە کاریگەری دەبێت لەسەر تەواوی لوبنان. پێم وانە کە شەڕەکە تەنها لە باشووری لوبناندا قەتیز بێت یاخود زەرەرەکەی تەنها لە باشووری لوبنان بێت چونکە لوبنان خۆتەزانی کۆمەڵێکی زۆر شاخ و دار و درەختی هەیە باخاتی هەیە هەروەها کۆمەڵێکی زۆر گەشتیار ڕووی تێدەکات. بێگومان ئەم توندوتیژیە کاریگەری دەبێت لەسەر کەرتی گەشتیاری. ئێستا کەرتی گەشتیاری یەکێکە لە کۆڵەکە سەرەکیەکانی ئابووری لوبنان. ئەومان بیر نەچێت لە 7 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە نزیکەی 7 ملیۆن لوبنانی ماڵەکانی خۆیان بەجێهێشتووە لە کوی 16 ملیۆن لوبنانی. ئەمە واتە چی؟ ئەمە واتە لێدان لە ئابووری لوبنان واتە ناچارکردنی گەشتیار بۆی کە جارێکی دیکە سەردانی لوبنان نەکات. ئێمە ئێستا لە وەرزی هاوین داینواتە وەرزی هاتنی گەشتیارێکی زۆر بۆ لوبنان بەڵام کە ئەم بردومانانە دەبینن گەشتیارەکان جۆرێک دەترسن و نانە لوبنان. ئەمەش کاریگەری دی بەسەر ئابووری. بەڵێ بەڕێز ئەمین محەممەد بەشیر شۆڤەکاری سیاسی کە لە ڕێگەی سکایپەوە لە بەیروت لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێستە.